کۆمەڵی دادگەری لە ئێستا و لە ڕابردوودا هەمیشە پەیام و پاکێج و پرۆژەکانی بۆ باشترکردنی ژیانی خەڵکی بووە. سەرباری هەموو ئەو فشارانەی لەسەری بووە، کۆمەڵ نە پاشەکشەی لە هەڵوێستەکانی کردووە و نە بە کۆنەقین سیاست و مامەڵەی لەگەڵ ژیانی سیاسیدا کردووە. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵ دەڵێت ئەوان هیچ کاتێک دەرگای گفتوگۆکانیان داناخەن و تا ئەو کاتەی ئومێد و گۆڕانکاری مابێت ئەوان بۆ مانەوەی قەوارەی هەرێم و پارێزگاری لە هاوڵاتیان و بەگژاچوونەوەی گەندەڵی دەرگاکانیان لەسەر پشت دەبێت. ئێمە پێشوازی لە هەلایەنێکی سیاسیەکەین بە بەرنامەی خۆمان و پێشوازیانەکەین، گوێیان لێگرین و پەیامی خۆشمانیان پێگەێنین. پەیامی ئێمە دوێنێ لەو کۆبوونەوەیە تەکیدمان کردوتەوە لەوەی کە پێویستە ئەم حکوومەتە ئاگای لە داواکاریەکانی خەڵک بێ و معاناتی خەڵک لە هەرێمی کوردستانە گەیشتۆتە چڵەپۆپە و بە هیچ جۆرێک جێی سازشکردن نەماوە. و ئەگەر دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئەو حکوومەتەی کە ئێستا میستاقەتی نەماوە لە لای خەڵک بەخۆیان نەچێتەوە، بیر لە چاکسازی نەکاتەوە، بەدەم داواکاریەکانی خەڵکەوە نەچێ، خەڵک ناچارە پەلامار بۆ شتی ترەبات. کۆمەڵی دادگەری هەر کاتێک لەگەڵ دەسەڵاتداران دانیشت بێت، گلەیی و گازندەی خەڵکیان پێگەیاندون و پێیان وایە دەسەڵات نابێت لە هەڕەمی دەسەڵاتەوە سەیری خوارخۆی بکات و بە پێویستی زانیوە گرفتی خەڵک چارەسەر بکرێت، چونکە هەمیشە دەرفەتی خۆچاکردن لە ئارادا نییە و ڕەنگە ئەو چەندسا ڕۆژێک بێت درەنگ بوو بێت بۆیان. ئێمە هەموو ڕۆژێکیش هەموو کاتێکیش ئەوەمان تاکید کردوتەوە کە ئەم قسانەی ئێمە بۆ داکۆکیە و بۆ دڵسۆزیە بۆ نیشتیمان و بۆ هەرێمەکەمان. ئێمە نامانێ هەرێمە تێکچێ، نامانێ ئاژاوی تێ بکەین. ئێمە خۆمان میستاقیەتمان لە لای حکوومەتی ناوەندیش لاواز بووە، لە ئاسی نێودەوڵەتیش لاواز بووە، لە ئاسی ئومەمی متحیدە وڵاتانی هێزی لاواز بووە. ئەی چ جا لێنە خۆمانە تەبایی نەمێنێ، برایەتی نەمێنێ، دڵسۆزی نەبێنە بۆ نیشتیمانەکەمان. بۆی ئێمە و ڕوانگەی و قسەمان کردووە، بەڵام ئەم قسانش بەردەوام ناکەینەوە. هەموو ڕۆژێکی ژێمە کۆ نابینەوە بۆ ئەم قسانە. ئەگەر لەم سمان کرد، هەستمان کرد، چاکسازی بڕێوەیە و هەنگاو لەم حکومەتەوە دەستی پێ کردووە، ئێمە دەسۆشیان لەکەین و پاڵپشتیانە بین. بەڵام مەگ هەرسمان کرد بەڕاستی هەمان عنجوهیەت، هەمان یاخیبوون، هەمان گوێنەدان بە خەڵک بەردەوامە، بەڕاستی ئەو کاتێمەش هەڵوێستی ترمانە بێت. بەڵێ وەکو سەرۆکایەتی هەرێم، ئەوانە کو مؤسسەی سەرۆکایەتی هەرێم هاتبوون، دانیان نابەوەی کە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە چەقبەستووە، چەقی بەستووە و لایەنەکان لە یەک دوورکەوتونەتەوە و کەس وەرەقی کەس ناخوێنێتەوە و حیزبی دەسەڵات تەنها دەستی گرتووە بە سوڵتەوە، نەحسا بۆ پەرلەمانەکە، نەحسا بۆ خەڵکەکە، نەحسا بۆ محافزاتەکانەکە، حتا جیاوازی ئێستا لە نێوان پارێزگاکان نەکرێ، خزمەتگوزاری وەکو پێویست تەقدیمی خەڵک ناکرێ، موچە وەکو پێویست داوی ناکرێ، خەڵک معاناتی ڕۆژ بە ڕۆژیاکە. ئەمە بە دەرەجە یەکەم مؤسسەی سەرۆکایەتی هەرێم لێی بەرپرسە، ئەبێ بێتە سەرقسە، ئەبێ بێتە سەرخەت و قسەی خۆی هەبێ. ئەمانەمان هەموو پێوتون و ئەوانش بەڵێن ئێوایان داوە کە هەنگاو بۆ چاکسازی بنێن و دەست پێ بکەن و ئێمە چاوەڕانی. سەرۆکی کۆمەڵی دادگەری لە کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆکی هەرێمیشدا بەڕوونی پێیوتون توانە و تااقەتی خەڵک کۆتایی هاتووە و چی دیکە بە بەڵێنەکان بڕوا و هیوایان نەماوە ئەگەر گۆڕانکاری نەکەن و خەڵکی لەم دۆخی بێکاری و بێموچەیی و بێگوزەرانیە ڕزگار نەکرێت، کار لە کار دەترازێت. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.